وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. بابەتی ئەمڕۆمان لەسەر فەرمایشتێکی پێغەمبەرە صلى الله عليه وسلم ئیمامی مسلم بۆمان دەگەڕێتەوە لە حەدیثی ژمارە 1978 لە ئیمامی عەلیەوە خوای لێ ڕازی بێ، ئەفەرمێ: لعن الله، يعني پێغەمبەر ئەفەرمێ صلى الله عليه وسلم: لعن الله من لعن والده، ولعن الله من ذبح لغير الله، ولعن الله من آوى محدثا، ولعن الله من غير منار الأرض. پێشەکی بەر لە ئەوەی بڕۆینە ناو باسی حەدیثەکە و تەفاسیل تۆزێ درێژەی پێ بدەین، هەندێک پێشەکی ضرورە لەوانەیە وتاری ئەمڕۆمان بەس بتوانین ئەو پێشەکیانە باسکەین بۆ بەڕێستان. لە وتاری داهاتووە احتیمال هەیە دەست بکەین بە باسکردنی معنای ئەو حەدیثە. جارێکان بابزانین لعنەت یعنی چی. لعنەت کوردی خۆمان نەفرەت بەکاردێنن، نەفرین، نەفرەت واتە دەرکردن لە ڕەحمەتی خوا، وەکو چۆن خوای تەعالا لعنەتی لە شەیطان کرد، لە ڕەحمەتی خۆی دەری کرد. ئەهلی علم، یعنی زانایانی ئیسلام، وتویانە بە هیچ شێوەیەک دروست نییە کەسێکی دیاریکرا و لعنەتی لێ بکەی مەگەر ئەو کەسە دیاریکراوە خوای تەعالا خۆی لعنەتی لێ کردبێ، وەکو ئیبلیس، وەکو شەیطان، خوای تەعالا خۆی لعنەتی لێ کردووە. بەڵام لەگەڵ ئەوەشا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەنانەت بۆ شەیطانیش کەمترین حاڵەت لعنەتی بەکارهێناوە، بۆ شەیطان خۆشی. کاتێکیش فەرموویەتی لعنەتت لێ ئەکەم بەو لعنەتەی کە خوا لعنەتی لێ کردووی. دروست نییە کەسێکی دیاریکراو بەری لعنەت بخەی، بەڵام دروستە بەگشتی ئەوە بڵێ کە خوای تەعالا و پێغەمبەرەکەی فەرموویانە: ئەلا لعنەت الله على الظالمین. يعني خوای تەعالا لە قورئانە فەرمێ لعنەتی خوا لە ستەمکاران بێ. تۆ شتوانی بڵێ لعنەتی خوا لە ستەمکاران بێ. یا پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم خوای تەعالا لعنەتی کردووە لە عەرەق، لەوەی ئەیخواتەوە، لەوەی وەکو ئیسە لە حەدیثەکە باسیەکەین. تۆ شتوانی بڵێ خوای تەعالا لعنەتی کردووە لە عەرەقخۆر، بەڵام ناتوانی بە عەرەقخۆرێکی دیاریکراو بڵێ لعنەتت لێ بێ. ئەگات لەو مەوزوعە بێ مەسەلەکە تۆزێ وردە، بۆیە من حەزم کرد بە وردی بۆتانی باسکەم. لە حەدیثی پێغەمبەرە هاتووە صلی الله عليه وسلم کەوا سەحابەیەک لە سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر خۆی گردبووە عەرەق خواردنەوە، موسڵمانیش بوو، بەس نەیەتوانی عەرەق تەرک بکە. پاشەوەی کە عەرەق حرام کرا، ئەو ئالوودەی عەرەق خواردن بوو پێی تەرک ناکرا بە ئاسانی. چەند جارێک هێنایانە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، جارێک، دوو، سێ، چوار، هەموو جارێ پێغەمبەر صلی الله عليه وسلم بە سەحابەکان ئەیفەرموو لێی بدەن، ئیتر هەر یەکێک لێدا بە پێی توانای خۆی، ئەوەی کە بەدەستیەوە بە شەپاز لێ هەیە، بە نەعلەکەی هەیە، بە شتێک لێدا، و پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەیفەرموو بیبەنەوە. کاتێک کە جارێک لە جارەکان هێنایان دوای چوارەم جار، وەکو لە هەندێک لە ڕیوایەتە هاتووە، سەحابەیە خۆی پێ نەگیرا، فەرمووی: ما أكثر ما يؤتى به لعنه الله.
فەرمووی ئەمە چەند جار ئەم کابرایە بهێنن، یعنی کوچۆم بڵێ زۆر جار هێنایان، لعنەتی خوای لێبێ. تەسەوڕەکەن پێغەمبەر صلی الله علیه وسلم چی فەرموو؟ تووڕە بوو فەرمووی بۆ لعنەتی لێکن، بۆ ئەبنە یارمەتیدەری شەیطان لەسەر براکانتان. ئەی نازانن ئەم کابرایە خوا و پێغەمبەری خوای خۆشەوێ؟ سبحان الله. يعني ساقر عرقوريك هبه مشهور بيه بعرق خواردن وبڵێ خوا و پێغەمبەری خوای خۆشەوێ، ئەمە قورسە زۆر. بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم شایەتی بۆ ئەو سەحابەیەدا کە خوا و پێغەمبەری خوای خۆشەوێ، بەس نەفسی زاڵ بۆتە سەریا و ئالوودەی عرق خواردن بۆ ناتوانێت تەرکیدا بە ئاسانی. ماوەیەکی ئەوێ خۆ نەوێ خۆی حەز بکە عرق بخواتەوە. من خەڵکانێک هەبوون لەناو خەڵکە بە کەسی خراپ مەشهورن، چەند جارێ لای خۆم وتوێتی مامۆسا من چی بکەم 15-20 ساڵە تووشی ئەم شتە پیسە بووم، واللهی حەزەکەم نەیخۆم. یعنی ئەو کابرایە تۆ توانی لعنەتی لێ بکەی. لعنەتکردن ئاسان نییە. لعنەتکردن لە شریعەتی ئیسلامە ئەکەوێتە بابی هەڕەشەدان، و هەڕەشەدان بەعام دروستە. يعني بەعام لعنەتی خوا لە کافرەکان، لعنەتی خوا لە زاڵمەکان. پێغەمبەر صلی الله علیه وسلم لعنەتی کردووە لە عەرەقخۆر و ئیسا باسی بڕێشتەکەین کە خوا و پێغەمبەری خوا لعنەتیان لێ کردووە. بەڵام زانایانمان ئەفەرمن ناتوانی ئەوە بەسەر کەسێکی دیاری کراوە تەطبیق بکەی مەگەر خوا دیاری کردبێ، وەکو ئیبلیس. جا بۆ ئەفەرمن نابێت کەسێ زیندوو بێ لەم دنیاە ناتوانی بڵێ لعنەتی لێبێ، بەس ئەگەر تەکید ببی 100% لەسەر کفر مردووە، ئەو ئەتوانی بێژی کابرا بە کافرین مردووە و تو ئەتوانی بڵێ لعنەتی خوا لە کافرەکان ئەوەش بەر لعنەتی خوا کەوتۆ، بەس تو ئایا دڵنیای لەسەر کافرین مردووە و کەسە؟ دڵنیانیت، بۆیە دەمگرتن باشترە. جا عولەما ئەفەرمن لەوانەیە ئەو کەسەی تۆ لعنەتی لێەکەی لەوانەیە تەوبە بکە لە ئەخیرە، لەوانەیە حەسەناتێکی هەبێ سڕی بێتەوەی ئەو گوناحانە بەر لە من و تۆ لەوانەیە لە بەهەشتا بێ، لەوانەیە موسیبەتێکی بەسەرە هاتبێ بێتە کەفارەتی گوناحەکانی. ئەی خۆ موسیبەتەکانی دنیا، مناڵ مردن، ژن مردن، باوک مردن، دایک مردن، ئەمانە هەمووی گوناح حەسڕێتەوە. ها تۆ چیتە لای کەسێک تووشی موسیبەتێک هاتووە ئەڵێ یا ڕەبیک بێتە کەفارەتی گوناحەکانت؟ ئەمە ئەوەیە کەفارەتی گوناحە. یان لەوانەیە شەفاعەت بەری شەفاعەتی برایەکی بکەوێ، هاوڕێیەکی شەفاعەتی بۆ بکە، ژنەکەی شەفاعەتی بۆ بکە، پیاوەکەی شەفاعەت بۆ ژنەکەی بکە، کوڕێکی شەفاعەتی بۆ بکە. کابرا مسلمانە بەس گوناحبارە، بەڵام یەکێ شەفاعەتی بۆ بکە خوا لێی خۆشە بێ. لە قیامەتا شەفاعەت هەیە، پێغەمبەرەکانەیکەن، پیاوچاکانەیکەن، ئەولیاکانەیکەن، شەهیدانەیکەن، تەنانەت کوڕ بۆ باوکەیکە، باوک بۆ کوڕی خۆی ئەیکە، ژن و مێرد بۆ یەکتری شەفاعەتەکەن. تۆ ناتوانی لە خۆتۆ لعنەت لە یەکێ بکەی، زۆر خەتەرە. حرامە لەسەر هیچ مسلمانێک لعنەت لە مسلمانێکی تر بکە ئیلا مەگەر بەگشتی بڵێ ئەو گوناحە لعنەتی لێبێ، یعنی ئەو کەسانەی گوناحاکەن. لعنەتکردنی کەسی دیاریکراو دروست نییە. حتى ئیمامی غەزالی ئەفەرمێ بە هیچ شێوەیەک دروست نییە، حرامە تۆ بە کەسێک بڵێ لعنەتی لێبێ ئیلا مەگەر 100% بزانی لەسەر کوفر مردووە، ئیلا مەگەر 100% بزانی لەسەر کوفر مردووە. ئەو گوناحانەی کە خوا لعنەتی لێ کردووە لە قورئانە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لعنەتی لێ کردووە لە حەدیثە، ئەوە هەمووی کەبائیرە، بێ ئاگاتان لێ بێ. بڕێ گوناحەیە خوا لە قورئانە لعنەتی لێ کردووە، پێغەمبەری خوش صلی الله علیه وسلم لە حەدیثە لعنەتی لێ کردووە، ئەوە بزانن ئەو گوناحانە کەبائیرن. ئیسا هەندێکی بۆ بەڕێستان باسەکەین وەکو معلوماتێک، وەکو زانیاریەک بیزانن. یەکێک لەوانە لە سوورەتی نیساء ئاەتی 93 خوای تەعالی ئەفەرمێ ومن يقتل مؤمنا متعمدا
فجزاؤه جهنم خالدا فيها وغضب الله عليه ولعنه وأعد له جهنم وساءت مصيرا. هر کەسێ ئیماندارێ بکوژێ بە نەحەق، یعنی بەعەمدی دەسی بێ لە کوشتنی بسڵمانێکە، ئەوە پاداشتی ئەو کەسە ئاگری جەهەنەمە، بە هەتاهەتایی تایە ئەمێنێتەوە، خوا لێی تووڕا بێ و لەعنەتیشی لێ کردووە. معنای وایە کوشتنی نەحەق تاوانێکی زۆر زۆر گەورەیە. من هیچ تاوانێکم نەبینیوە ئەوەنەی ئەم تاوانە خوای تەعالا هەڕەشەی لێ بکە. ئەگەر تەماشاکەن جەزای جەهەنم بە هەتاهەتایی تایە ئەمێنێتەوە، خوا لێی تووڕە بووە، لەعنەتی لێ کردووە، ئاگریکی زۆر بە ئازاریشی بۆ ئامادە کردووە. هەر لەبەرەوە ئیبن عەباسە فەرمێ کەسێکی بکوژێ بە خالدی ها لەناو ئاگری جەهەنەمە. بەڵام طبعا زانایانی تر خلافیان هەیە لەگەڵیە، لەبەر ئەوەی کە ئەم هەموو هەڕەشەی لەسەر هاتووە، هیچ گوناحێک نییە ئەوەنە هەڕەشەی لەسەر هاتبن. یەکێکی تر لەو گوناحانەی کە خوای تەعالا لعنەتی لێکا لە سورەت ئەحزاب ئاەتی 57 خوای تەعالا فەرمێ إن الذين يؤذون الله ورسوله لعنهم الله في الدنيا والآخرة. ئەو کەسانەی کە ئازاری خوا ئەدەن یا ئازاری پێغەمبەرەکەی ئەدەن، لعنەتیان لەسرە، يعني خوا لعنەتی لیان کردووە لە دنیا و لە ئاخرەتە. ئازاردان يعني نعوذ بالله جوێندان بەخوا، کفرکردن، قسەکردن بە پێغەمبەر صلى الله عليه وسلم، يعني تاوانێکی زۆر زۆر گەورەیە بەڕاستی. بە هەر شێوازێک بێ ئازاردانی پێغەمبەر صلى الله عليه وسلم آخر شێوازی زۆرە خۆشەویستەکانم. يعني مثلا بۆ نمونە هەر لەسەر ئەمەیە، مثلا ئازاردانی پێغەمبەر صلى الله عليه وسلم تۆ ئازاری ئەهل و بەیتی پێغەمبەر بدەی، تعدایان لێ بکەی. ئازاردانی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئەوەیە قسە بە ژنەکانی، قسە بە نعوذ بالله بە حرەمی پێغەمبەر صلى الله عليه وسلم، یا قسەکردن بە ئەصحابەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم، ئەو ئەصحابانەی کە بەردەوام دەوری پێغەمبەریان دابوو هەر لەو ڕۆژەوە کە ئیمانیان پێهێناوە، حتا ئەو ڕۆژەی کە پێغەمبەر لە دنیایە بووە ئەوان دیفاعیان لێ کردووە، بەرگریان لێ کردووە، بە ماڵ، بە ڕوح، بە گیان. کابرایە قەڵەس هەیە لە خۆیەوە قسەیەکەکە ئەبێ ئاگای لە دەم خۆی بێ و وریا بێ مەسئلەی ئازاردانی پێغەمبەر و ئەهل و بەیتی پێغەمبەر و خێزانەکانی و هاوڕێکانی ئەمانە هەمووی ئازاری پێغەمبەرەوە، ئازاردانی پێغەمبەریش ئازاری خوایە. یەکێکی تر لەو گوناحانەی کە لعنەتی لێکراوە لە سورەتی مائیدە ئاەتی 78 بۆ 79 خوای تەعالا فەرمێ لعن الذين كفروا من بني إسرائيل على لسان داود وعيسى بن مريم ذلك بما عصوا وكانوا يعتدون كانوا لا يتناهون عن منكر فعلوه. يعني اگر تو خراپەیەک بدونی بێدەنگ ببی لێی، بتوانی توانات هەبێ بە ئەندامەکانی لەشت ئەو خراپە بگۆڕێ بە بیگۆڕی، ئەگەر نەتوانی بە زمانت بە قسەکردن، ئەگەر نەتوانی بە نووسین، ئەگەر نەتوانی ئەبێ لە دڵۆ زۆر زۆرت پێ ناخۆش بێ، بەڵام بێدەنگ ببیت و بڕۆی لەگەڵ ئەو کەسەی وا ئەو گوناحە ئەکات تۆش لەگەڵ یا تێکەڵ ببیت و بە دەمیەوە پێ بکەنیت و تەوقەی لەگەڵا بکەیت و سێڵڤی لەگەڵا بگریت و ببی بە کرێگیراوی و جاسوسی بۆ بکەیت و لەو داژبەی بۆ مزگەوت و لە ڕیزی بەردەم و خۆتت کردوێتە ئەولیای خوا، وەڵڵاهی برا شەریکی ئەوە بەری ئەو لعنەتە ئەکەوێ کە لەسەر زمانی داود عليه السلام، لەسەر زمانی عیسا عليه السلام وتراوە، لعنەتی لێکراوە. تۆ کاتێ خراپە ئەبینی ئەبێ زۆر زۆرت پێ ناخۆش بێ، عەلە لەقەل ئەگەر بتوانی بەدەست بە زمانت ئەبێ مەنعی بکەی. یەکێکی تر لەو گوناحانەی کە لعنەتی لێکراوە لە سورەتی محەممەد ئاەتی
22 بو 23 خوای تعالى فرمي فهل عسيتم إن توليتم أن تفسدوا في الأرض وتقطعوا أرحامكم أولئك الذين لعنهم الله فأصمهم وأعمى أبصارهم. كسانك كلسر زويا قندلي أنا نوا فساد أنا نوا حزا كان خرابة لسر زويا برباب به حزا كان صلي خزمايتين ميني حزا كان بيني خزم ودوستان تيك بچي بسر زويا أقرين خريكي في توفاتن خريكي آجاوانانوان خريكي دوزمانين لبيني خلقا براسي أو جورا كسانا بري لعنتي خواكون إتر خوي تعالى لعنتي لكافران كردوها لقرآن لسورة أحزاب آياتي 64 واللعنتي لظالم مستمكار كردوها لسورة أعراف آياتي 44. پیغمبری خوشویستیشمان صلى الله عليه وسلم لحديث أفرمي چند حديثك عرسانكم يكيك لوانا حديثك كإمام الترمذي يريته وأفرمي حديث حسن صحيح لعن رسول الله صلى الله عليه وسلم الراشي والمرتشي. پیغمبری خواه صلى الله عليه وسلم لعنتي كردوه لو كسانيك برتيل أدن ولو كسانشي كبرتيل ور أجرن. للروايات تريشا أوانشي كهان لبينا واسطي بينن الراك عبرايا جيري كردو معامليك هي لدائريك واستاوى أم أتشي بولاي عليه مر ريقات بيشان دم شون حل بكري عليه شون عليه كابرايا كي 20,000 بيبدا بوتيكا طبعا وش واسطي بينا يشتيك ورقري أو الرشوة برتيلا تاواني كي زور قوريه پیغمبر صلى الله عليه وسلم لعنتي ليه كردوه. إمامي مسلم لصحيح حكاية لجابري كري عبد الله وإجريته أفرمي لعن رسول الله صلى الله عليه وسلم آكل الربا وموكله وكاتبه وشاهديه وقال هم سواء. پیغمبر إخوة صلى الله عليه وسلم لعنتي كردوه لو كسيك الربا أخوة لو كسي إيدات در خواردي يعني كابرا پارە لە خەڵک وەرەگرێ ئەڵێ من مەسەلەن دوای 3 مانگ ئەوەنەتە پێئەدەم بەبێ ئەوەی هیچ معاملەیەک بێ بەبێ ئەوەی پارەی پێئەدەی تۆ ئەگەر ئەو لە قازانج و ئیشی پێوە بکە لە قازانج و زەرەرا بەشدار بی ئەمە ڕیبانیە بەڵام پارەی پێئەدەی تۆ ئەو ئەڵێ تۆ حیل لە زەرەر حەقت نەبێ ئەوەنەت پێئەدەمە دوای ئەمە ڕیبایە ئەوەی ئەیدا هەر ڕیبایە ئەوەی ئەیکا ئیشەکە هەر ڕیبایە وأوشي كأينوسيته عقدك بينان رباية وشايتكانش أمانة حمي بري لعنتي في غمر كوتون صلى الله عليه وسلم. طبعا من لنا خلق شاء استباوة جنابتنا بين رجل كلار ورجل الصمود ورجل كفري ورجل سليماني ورجل حر جاري لشارك زلامك بيا أبي خلقك زور بي خلطي وتوشي أو تاوانا أبن. ابن عباس اجريته بمان أفرمي لعن رسول الله صلى الله عليه وسلم المخنثين من الرجال والمترجلات من النساء. للرواياتك المتشبهين من الرجال بالنساء والمتشبهات من النساء بالرجال رواه البخاري. في غمر خواه صلى الله عليه وسلم لعنتي لو آفرتانا كردوك خوان كان بياو يعني تصرف پیاوتیه کن وکو پیاو يعني يمكن خوان وکو پیاو پیشانه دن للباس يعني لتوسو كوت يعني ولعنتي خواشي كردو لو پیاواني كخوان وكو جن پیشانه دن اما اسد جاران پیاوت طبيعتي جناني بو خوي دروسه کرد وكو جن هلسو كوتيه کرد يا جن يك وكو پیاو هلسو كوتيه کرد للباس لهندشتا ئێستا مشکلە ئەوەیە هەر شکلیشیان ئەگۆڕن ئێستا ئاڵای بۆ بەرزەکەنەوە سیرکەن ینی زۆر خەتەرە ئەم مەوزوعە و بە ئاشکراش عەلەنی ئەکرێ و دیفاعیشی لێ ئەکرێ. هەروەها پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ لعنەتی خوا لەو کەسە بێ كعرق لعنتي خوا لعرق طبعا عرق وتلياق وانا حموي كميشكي انسان تيكدا او انا حموي اقريتها
پێغەمبەر نەیفەرمووە عەرەق، فەرموویەتی خەمر ئەوەیە کە عەقڵ تێکەدا، ئەوەی ئەیخواتەوە، ئەوەی کە بۆی تێکرێ، ئەوەی کە تێیەکە، ئەوەی ئەیکڕێ، ئەوەی کە بۆی ئەکڕێ، ئەوەی کە ئەیگۆشێ، ئەوەی کە بۆی ئەگۆشرێ، ئەوەی هەڵیەگرێ، ئەوەی بۆی هەڵەگیرێ، یعنی حتا ئەو سیارەی کە هەڵیەگرێ، حتا ئەو دوکانەی کە ئەیفرۆشێ خۆشی نەیخوا، ئەمانە هەمووی بەری لعنەتی پێغەمبەر کەوتون صلی الله عليه وسلم. وهروها لعنت کراوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لعنەتی خوا لە جوولەکە و لە نەسارا بێ. بۆچی؟ چونکە قبری پێغەمبەرەکانیان کردە مزگەوت، قبری پێغەمبەرەکانیان لە ڕیوایەتێکی ترە لە ڕیوایەتی ئیمامی مسلم ئەفەرمێ قەولی پێغەمبەرەکان و پیاوچاکەکانیان کردە مزگەوت، یعنی ئەوان ئەڕۆیشتن. طبعا ئەم حەدیثە چەند معنایەکی هەیە، قبریان کردە مزگەوت بۆ معنایەتێ لەسەر قبرەکە سوجدە بۆی، یعنی قبرەکە هەبڕۆیتە بان قبرەکە و سوجدە بۆی، لەوێ سوجدە بۆی، ئەوە ئەگرێتەوە، ئەوەش ئەگرێتەوە قبرەکە بخەیتە بەردەم خۆت و بیکەی بە قیبلەی خۆت و نوێژ بکەی ڕوبەرەو قبرەکە. ئەوەیش ئەگرێتەوە کە مزگەوت لەبان قبر دروست بکرێ، یان قبرێ بێنی لە ناو مزگەوت تا بینێژی، ئەمەش هەبووە و هەمووی ئەمانە حرامە بە هیچ شێوازێک دروست نییە و بەری ئەو لعنەتەی پێغەمبەرەکەوێ صلی الله عليه وسلم. داواکارم خوا ئیسلاحمان بکە، دایەتمان بدە، نوری من بخاتە دڵەکانمانەوە. یا ڕەبی بەردەوامان بکەی لەسەر دینداریەتی، لەسەر ئیسلامەتی، دوورمان خەیتەوە لە هەر شتێک، بەری تووڕەی تۆمان ئەخا یا رب العالمین. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت خوایە ئەم دەمچوانە لە ئاگری جەهەنەم بپارێزە. یا ڕەبی خوایە کوردستانمان لە بەڵاو موسیبەت و خراپەکاری بە دوور بگرە. یا ڕەبی شیفای نەخۆشەکانمان بدە، یا ڕەبی شیفای نەخۆشەکانمان بدە، ڕەحم بە مردوەکانمان بکە یا رب العالمین. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت هیدایەتی گەنجەکانمان بدە، هیدایەتی خاو خێزان و مناڵەکانمان بدە، ڕەحم بە دایک و باوکمان بکەی. یا ربی خوایە یا ئیلاهە العالمین، خوایە بارانی ڕەحمەتمان لێ نەگریتەوە. ئامین ئامین.